ڕۆژانی نمایشکردنی فیلمی کوردی لە مونشن لە وڵاتی ئەڵمانیا بەڕێوەچوو کە 4 ڕۆژ بەردەوام بوو. تیایدا چەندین فیلم لە هەر 4 پارچەی کوردستان نمایشکران. سەبارەت بە ڕۆژانی فیلمی کوردی لە موشن گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میهرەبان ساڵح کە بەڕێزیان بەڕێوەبەری بەرنامەکانی فیلمی کوردین. میهرەبان خان سڵاو لێبێ. سڵاو سۆسن خانم، کاتتان باش. زۆر سپاس دەکەم. سەرەتا ئەمەیە بپرسم ئامانج لە نمایشکردنی فیلمی کوردی لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا لە چیدا دەبینن؟ زۆر سپاس بۆ چاوپێکەوتنەکەتان. ئامانج لە نمایشکردنی فیلمی کوردی لێرەیە نیشاندان و ناساندنی فیلمی کوردیە و هەروەها مەبەستێکی قوڵتریشی لە پشتدا کە ئەویش نیشاندانی پرسی کووردە، لەبەرەوەی کە زۆربەی بینەرەکانی ئێرە هەم بینەرانی پارچەکانی دیکەی کوردستان و هەم بینەرانی ئەڵمان لێرە لە منشن زۆر ئاگاداری بارودۆخی کورد نین. بەداخەوە منشن تۆزێک چالاکی کوردی تێدا کەمە لە چاوشارەکانی تری ئەڵمانیا، لەبەر ئەوە زیاتر بۆ ناساندنی کورد و پرسی کورد و هونەر و فەرهەنگ و زمانی کووردە لەگەڵ کێشەکانی کوردیش بەدڵنیایی. بەڵێ میهرەبان خان، جگە لە نمایشکردنی فیلم ئەم دیدارە یاخود ئەم نمایشانە چیتری لە خۆ گرت بوو؟ بەڵێ کۆنسەرتێکیشمان هەبوو لە ڕۆژی یەکەمی کردنەوەی ڕۆژانی فیلمی کوردی لە منشن لەلایەن هونەرمەندی باکووری کوردستان محمەد ئاکباش و هەروەها لەگەڵ ڤایۆلن بابڵێن لەگەڵ کەمانچەژەنێکدا کە نمایشێکی زۆر جوانیان کرد و چەندین گۆرانیان بە شێوەزارە جیاوازەکانی وەکو زازاکی و سۆرانی و کرمانجی پێشکەش کرد. بەڵێ جیاوازی بەرنامە و کەتیگۆریەکانی ئەم دیدارە بە بەراورد لەگەڵ خولەکانی پێشووە لە چیدا بەرجەستە دەبێت؟ بەڵێ جیاوازی ئەم ساڵمان لەوەدا بوو کە ئەم ساڵ هاوبەشیمان لەگەڵ دوو جێگەی گرنگی شاری منشن کردبوو کە ئەوانیش منشنە کامەشپیلەیە کە کۆمپانیایەکی زۆر ناوداری شاری منشنە بۆ شانۆ و فیلم و هەروەها هاوبەشیکردنەکەشمان لەگەڵ کتێبخانەی گشتی منشن بەردەوام بوو و هاوبەشێکی تری نوێمان فستیڤاڵ و ڕێکخراوی بخی ژونێس بوو کە فستیڤاڵێکی پەروەردەیی منداڵانە کە بۆ ئەم ساڵ جیاواز لە 2 ساڵەکەی پێشووتر پرۆگرامێکی تایبەتیشمان بۆ منداڵان هەبوو کە خۆی لە 6 فیلمدا دەبینیەوە. بەڵێ بەشداریکردنی سینەماکارانی کورد لە فستیڤالە سینەمایەکاندا چ کاریگەریەکی لە سەر جموجۆڵی سینەمایی لە کوردستان دەبێت؟ بەڕاستی فستیڤاڵی فیلمەکان یاخود ڕۆژانی فیلمەکان لە دایسپۆرا گرنگێکی زۆری هەیە بۆ هاندانی سینەماکارە کوردەکان بۆ دروستکردنی فیلمی زیاتر و بەشداری ئەوانیش با بڵێن کارەکانی ئێمە زۆر بەرەو پێشتر دەبات و کارەکانی ئێمە لێرە ئاسانتر دەکات و هەروەها کە خۆشیان دێن بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشدار دەبن لە مەراسیمەکاندا هانی بەشداربووەکان دەدات یاخود هانی ئەو کەسانە دەکات کە دێن بۆ سیرکردنی فیلمەکان کە گفتوگۆی ڕاستەوخۆ بکەن لەگەڵ ئەوان و ئەو پرسیارانی کە هەیەە لە دەرهێدەر و سینەماکارەکانی بکەن و ئەو پێشنیارانی کە هەیەە چاڕوانەکانی خۆیان بە ئەوان بگێنن و ئەمەش با بڵێن گەرموگوڕێکی زیاتر دروستەکات لە نمایشەکاندا و زیاتر لایەنی لە هانی هەردوو لا دەدات بۆ بەردەوامبوون لە فستیڤاڵەکان بەڕاستی. بەڵێ پێشوازیکردنی بینەران لە فیلمە کوردیەکان لە تاراوگا لە چه ئاستێکدایە؟ بەڕاستی ئەو بابەتە لە شارێکەوە بۆ شارێکی دیکە دەگۆڕێت. بۆ نمونە لە شاری بەرلین کە ژمارێکی زۆرتر کوردی لێەوە زۆر بەشیان زۆر ئاشنان بە چالاکی کوردی و زۆر گروپی کوردی لێیەکە بەردەوام لەوێ چالاکی هوەری دەکەن. لەوێ بە باوەڕی من بەشداری کوردەکان زیاترە، بەڵام لە منشن لە ئێستاە ئەتوانم بڵێم بە خۆشحاڵی و گروپەکەی ئێمە جموجۆڵێکی زۆر باشی خستۆتە ناو شارەکەوە و خەریکە وردەوردە ئامادەییان زیاتر دەبێت لە چالاکیەکاندا. میهرەبان ساڵح هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. سپاس کە لەگەڵمان بووی. خۆش.